ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. كشم هني دعاء كم تجبل آمين. باشا يا ربي خوايا بكي بخاتي قوري خوت بكي بخاتي عظمتي خوت خوايا ضلي شيرين نرم كيف تتوب ولا دهام. آمين آمين خوايا جان آمين يا ربي خوايا ضلي دهامي نرم كي سعدي بلي أما لي موي وجني دوما وبلا هرزور أسايا. آمين خوايا جان آمين آمين إن شاء الله. يا ربي خوايا جان أو نشال بشاي كرا كم رشكي بكي بدي ودرج أو كرم بلا إتر من نامي خوانك خوايا جان أوانا إن شاء الله بيك كان كاكم تشيب الله خوايا جان أوي بوكي تتوب الهرب آمين. نانا دايا لقل أوانا آمين آمين خوايا جان آمين لك يا خوم. يا ربي خوايا جان سرتو ساماني كي زيادة من بيتي أو سهرين بقرم ضلي ناجي درا وسيمان بتعقيد. آمين آمين إن شاء الله إن شاء الله آمين. يا ربي خوايا جان سعدي جوالي بكي لي ما يخوش تربية لها نار. آمين آمين إن شاء الله إن شاء الله آمين آمين. رب العالمين آمين. كسمتو يجيك ودعاء وشتني يا بوبكا. لا والله دايق أنا وهي بتوم يود. لا الحمد لله آمين آمين يا رب العالمين. خواها من مالي والقري يا رب العالمين. كاكا لطيف سلامت بي يا ربي تساود مازدكم كاكا بيم قوتبو بآريانم قوتبو $55 لسخومانا باور بك $56 كم ترناتواني فلوش كل $1 لو مخيرة نا كل بابا قماشي من لك قماشي أكرمي دكيك زور فرقي عزيزك قل بان دم أري والله والله لطيف كاكا زوركي كش $2 بس دوتو بتصلي أو مجالي تداي لطيف ناوبلكو دوا دي مولاتا. السلام عليكم. عليكم السلام. دوا قصيدك صو خوافس هاتو سعدي بزازي. بلي أمه هو اللي هادي برشارك اللي ذاك لو خيرك تسبو هو شاقرد لك نتو بابا شاقرد لك شاقرد ولا تسبوا دانشة ولا دانشة ليه مدى دانشة ولا بزعل يا الله أو تسيكر دي كله دستي قلب الزرع وتسيكر دي ولا لون باسكا كاك سعدي بلي أما إنسان شي محترمين لو كولاني أتوش بدا بانجي هذا أتو مام إحساني كولانا كيف بيشتغلني رحم الله والديك رحمة الله بابا زاري بس بدي تساعد أخوي قاوي أخوي صنداني دخو في سمناري أخوي دبي تذكر تبي دبزان دي بزار أو يدبيني أوا بلي أو أمني إزعاز كرديا كلهم ما مديس عسكر لو لدرجة داو هالدي خوي دشاتو أورو توركم لو دانا وشي ربي كتاتوري من إيه السبب دلي من نازانم حزم دا تشيجي تكلا دازان دلي أتش عقدم لك دتو كورة بتحز لك شيء ويكرد يا ولكن يحز شيء كورة يستحم قلبك بالشنم إيه أزلون باسكا أو زبزانة كاك سعدي بلي أما شيجي خوم بأخلاق روشت ولا بيمان قاعد أخيني بلي ما نعمني أقر يكتريان خوش بيدو يدمي هو شرعة وين راستك أما أنا شنو ودري بابهم ده خارزة أتو أقر دبيا كفيلي كفيلي أو كري وشي بياوان دي بيش شرحر دوسام أقر ونبي بخواي تسليمي شرطي ذكر لا كان الشغل يا بزاني وهم زاري استغفر الله أبدا زانم وتبص ماشي بو مدرس دكاتر كاك ساوك كتاك أقر أوي دبيتن أوش تشي باش يا أستاذ سعدي أمن عاشقي الساريمة خرج عاشقي من يقدر ما خودي ديار كل بيش برافي وبدي ما بس يودي يام بيكتري ما محسن أدي قول بار دبر لا بعسينيا دبي يكتري شامويت أما لو غوري زواجي بكي كل زواجي إستاك الزواج شي فاشل زوري فشل ديني دبي ليه بقولينوا أو ذن حفتك شي بدمن حفتكم بدي دي حفتك كده وزبا بعقل الزور بدماغ بقول باني كاك إحساني بي زانا برمام مجان كاك سعدي بري أقر وش بياوان دي بيش أم ست ساو
بەێ کچە ئەوان هەردووچیان دەدیان لەسەر یەک بی ئەوە شەڕی خوددایە دەیدەمێ بەێ ئەممانە چینێ نێ ئەوە دەی بەم تەسلیمی شوڕی دەکەم ڕۆژێک کەس پێتە پێش مامۆستاجان بەستە برێکی وگرە توی شفتەمەکە خێر دەگەێت تو نازای قسەی بکەیت ئەدی بەس توی شفتەمەکە لە بابت کچەکەیت و مێشی تەواوە لۆ مێشی توانیە ئەگەر مێشی تەواو نەبینیە کو حەزی لەوەی کردی ئێمە چزانم ئەدی لە ڕای خواچی ئاگەر لە کچەکەت بیتن ماما ئاگەر لە کچەکەت بیتن کاکە تەواو هەفتە چکە بدە من بە ئەمیش حسابی خۆم بکەم و با بە هەناری پرچی برێمەوە دیوەنی خۆ ئاسان نییە باشە ئەگەر دووبارەی کردەوە یەکسەر تەسلیمی پۆلیسی بکە گەنە هەبە مەترەقان نییە مەترەق ڕێژی کە لەو هەفتەیە بێتە پێش دەرگەم بە گۆپانان پشتی لێ نەچی ها کورە مام ئیحسان بەو خۆی هەم قەلب دەشێ دوای تووشی پۆلیست دەکە ها سجن نەکرێ باشە مام حسان تێگەشتم تەوا مام حسان تۆ بەبرێ تاوە تۆ برێ با تۆ بە دەی تۆ بە پڕ نازانم هەر سەدی تەماشای ئەو منداڵی دەکەم دەلێ بە بەشەران ناچێ ئەگەر خەبر نەبی هەفتە چیکا شتێکە گرایی دەبتەوە دەتە کۆ تو چایەکی بخۆ قاوەچ بخۆ ڕەحمەت لە بەس ئەوم لۆتەم بێت ڕۆیشتم سلامت بی وەرە دەستی ماسکە وەرە نامێت زانێ نییە چاوەکەمی یاخوا بەخێر بی یاخوا بەخێر بی یاخوا بەخێر بی کوڕم چما تۆ بە زمانەشت هەیە هەموو جارێ لە مەغزەنی تاخیر دەبووی دەتگۆ دەچم لە فەیدە خۆم ئەو دەچی لە دەرکەی واری عالەمی دەدا ها ئەو چت دەکرد ها پێم بڵێ چت دەکرد مەزارێک تت بگەێنم تەفۆن ئەتوو ئەوە شتێکی دەمێ پێدرێن بەس نارێک و پێدرێم وە بێ کاکە وە بڵێ جێ لێ ڕاگرتی ئەوە ئەتوو ئەوە ئەمن وچی دەمگۆ هەموو جارە دەچم لە فەیدە خۆم هەموو جارە وچی دەمگۆ لە فەیدە خۆم ئەمە ئەو دەم لە فەم نەدەخوارد ئەدی چت دەخوارد وەڵای دەچمە لە دەکەی مارم دەدا ئەی عەممینێرێ وەڵڵا باشە تۆ کچێ کو دەناسی ها وڵی ناسیم ئەتوو پێم بری ئەو کچە لە چێ ناسی وڵای دەچمە کۆران ئەوم دەدیت ئەوە شێت عاشق و شێت شەیداوی بووم باشە برێ ئەوش ئەتی خۆش دەوێ ئەرە لە عاشقیم لە شێت شەیدان بوو ئەو کولە مەلێک برێ بەستا کولە مەلێک وەم زانی بیەقری بە قورئان تو سلامش ئاقری مادەم کچی مام ئیحسانت پێ ڕازی کرابی کەواتە تو مەلیکی شازی مەلیک ئەدی سعدی پێشەوەی قسەکەت بکەی خۆشەکەت تێ نەکردیان نا تێم نەکردووە نۆ شەکر شەکر نۆ کەلا شەکر نەخێر لۆ شەکری شەکر و میلەت تێنێ وێران کرد بابم نابین و خستەخانانە پڕی نەخۆشی سوکەریە سعدی گیان من لێم تێکچوو ئەو سێشتی سپی شەکر و ئارد و لێبۆندزی برنج خەتەرەها برنج بەڵام خۆشە بەس کەم کەم باش تۆ مۆزە مەگۆڕە لەگەڵ منە چ باید چ دەکەم سعدی ئەڵێم بۆچی ئەم شوقەیە نەگۆڕین بێبێکەمان داوایەکە تۆزێ کۆم بووە نەکرد باس بێبی داوای دەکات یان داچی بێبی داوای دەکاتن یعنی بێبی و دایکی هەردووکمان حەزەکەین بیگۆڕین دڵمان تەمە کوڕەپەنگی جوانیت تێ بەبۆ کەوا لە ناوزکی تووە چزانی ئەو دنیاە چی لێە جارێ بەبۆ کە بزانی ئەو دنیاە پڕە لە کێشە و مەشاکیل و حەرب و ئەوی لە ناو دەبا ئەوی ئەوە دەکاتن نییە زلهێزەکان هجومی دەکە بە حیاتی بەبۆ کە نایەتە سا دنیاە دەنێ نۆ دنیاە نۆ نایمە ئەو دنیاە ئەو دنیاە فول مشکیلە مەزەگە بزانیشی داچی ئەوەند ئەوی باز هەر نایێ بەخوا نازانم ئەم ماوەی زۆر ڕەزیل بووی تۆ کورە بۆ بەسەلە ڕەزیلی نییە جوانترین شوقەیە باشترین پرۆژەی هەولێرێ کاکە دە باشە بەس شتێکی تر بەبێ چی کردی ئەها ژوورێکی ترمان هەیە لە دواوە چۆڵە ئەمەوێ دیزایانی ئەو ژوورە بکەین و ئەنجا جلوبەرگیشی بۆ بکڕین حەیرانی بوو دیزاین لە بۆ کەسێکی دەکرێتن کە فەهمی بێ بە بۆکە هەتا 2 ساڵی نییە بەس گغە و بڤەڤەی دەکاتن ئەنجا قەیچێکە وەچی دەبتە 3 ساڵ ئەوەی دەکات سەبە دیوێ بە سەپیان کەوێ وەچی کەنجی بە سەپیان کات کەنجی زانی لیمۆی داچی ئۆین بازە و بابی فەوتاندێ لە خەفەتان شەربێ و کاتە دیزاینیش دەکەین باشترین دیزاین بێ یەکەمین دیزاین بێ حەیرانی بم
من حەزەکەم ئێستا بۆی بکەم خۆکو زمانی کۆن نەماوە سعدی بابا شتێکەکە نەبیتە نابی بکرێتە بابا خۆ بێعقڵنی ها بە بۆ کاگە لە دنیای نییە کو دەبی دیزانی لە بۆ داری دەیت بە خۆی دیزینەکە هەڵبژێری خۆی ڕەنگەکان هەڵبژێری بە خۆی ڕسمەکان هەڵبژێری بە خۆ نییە هەرچی جوڵەی نەو دیوارەکەی بە خۆی ئەو کام بکاتن بە خۆی میکی ماوسی لێ بداتن حەیرانی بم ماڵم بەخواز ئەو ڕەزیل بووی بەڵامی تر نازانم ئایا ئەو مناڵە لەدایک بێ هەر ئاوا مێنیتەوە نە بابا نە وڵڵا ڕەزیل نیمە بەس بێعەقڵ نیمە ئەگە نا ڕەزیل نیمە یعنی من بێعقڵم بابا واز بیدا ئەرێ بە من برێ ئەوە دیسان ئەمیرە چفتە لە چێن دەرەیە ئەوەی سعدی ئاگا لە چیە دیسان وەکو پێشتر ڕۆژتۆ بە کەسیش ناڵێ بۆ کێڕە ئەوەلی باوەڕم بەگۆ نەدەکرد بەس باوەڕ بکە ئەو مەسەلەی نیشا و بێژنی دەستی ئەمیرە تێدایە ئەی من پێم نەوتی برێ کو دەزانم ئەو ڕۆژەی تەلەفۆنی دەکرد لەو ژۆری ئەو لای وەڵامیژەوە هات بە دەرێ بەسمە ژۆرەکەی چای بە من داکرد نییە چاومۆنە نییە چای بە من نەکەت یەکسەر مۆبایلەکەی قەپات کرد گوتم ئەمیرە خان ئەبڵا ئەو لەگەڵ چێ قسەی دەکەی چ برێ باشە وڵا لەگە ژنە چی ڕەفیقم گوتمە دیلۆچی ئەمنت دیت پێتێک چ قەپاتت کرد گوتی وڵا ئەو قسەی مابینی خۆمم قسەی ژنان بوو لۆ تو جێ لە قسەی مە ڕادەکری هەی ژنانی بەمنی گۆ ژنانی ئەوڵا ئەمیرە ئەمە ژنانی مەتخوا قەینا لە دڵی مە تۆزە لەگەڵ مناوە دەلوێ نییە دەستی ئەمیرەی تێدایە بەخوا سعدی ڕێک ئەڵێ ئەو ماڵە بەنان و ئاوی دایکمەژین ئەوەنێ ڕق لێیانە بەزەمش ڕەخ نەکەم لێتان هەیە ڕخنەی چی کورە کاکە نییە با بێژە نییە ژنە چکەی بینیتن واز دڵ مارێ بینێن با خەونە ئەوەی دیێ خەونی دۆ نابێ سعدی گیان کاکەم ئاشقی ئەو کچەیە هەرە بێ ئەو بێنێ کورە بابەوە خەونی دیتە زۆر مزەفەرە زۆر کەڵەڕەقە و بە عایلی وەرە نا سعدی گیان بەخۆی باس وی سعدی هەردەکە جوڵایەوە سعدی سعدی بەخۆ چنۆکەی لێیە چنۆکەی چ لەڵای خوا ئێدە تۆ بڕۆ سێریکە بڕۆ سێریکە سعدی ئەوە چێ تۆشە ترسی وی سعدی تخوا زۆرە ترسا نەچی سعدی نەچی چی بوو سعدی بابا وەرە شەبایە زراوی منی شد بر بابا وەرە شەبایە پوڵە شەبا بەخواتەوە بەخوا چی بکەم سعدی ئەم ماوەی هەموو شتێ لەبەر چاو ماجوڵێتەوانەیە قی ئەو خوددایێ ئەگەر لە داخی تو جەڵتە لە منی نەدا ئەتو بەخۆش شێدوی ئەگە ئەمژی شێد نەکرد حەقبی بەسە بابا بۆ چییە هەتاقاکە دێکردێ بەسە بابی من ئێدە چی بکەم مەترسم ئەوەکە گەرمە نازانم بڕۆ خۆ سێری بکە تێک چووە بڕۆ چاکی بکە لۆ من وەستامە ئەی چی بکە من چاکی بکەم پێم ها نمگوزی تەلەفۆنی مناڵەکەمانە ترسێ خاڵدارەکەمان دەترسی چاو پشیلە ئاوازیان گیان دەم ئاوازیان ئەتوێسە لەگە چێ دەژی من لەگەڵ براکمەژی لەگە بلات دەژی دەرم گشتم ئەدی دایەوە بابا وەڵاوان لە مەریوانە دایکم نەخۆشە بە ماگای لێتی ئۆی فەقیری نەخۆشە تا دەبێ ئینشاءڵڵا دەرم ئاوازیان وەڵڵاهی نازانم قسەکێ لە دلم چەندی دەکەم ناکەم غیرەتم ناکەم پێت بلێم بەزۆلە پێت دەلێم ئاوازیان ئەمن ئاسقم باوەڕ بکە لە هەموو دنیاە بگەڕێ لە هەموو کوردستانی عێراق بگەڕێ عەشقی کەس نەبوومە تەنها ئەو ئاوازەی نەبی کە بەرامبەرمە ئاسکی تو بوومە ئاوازیان بەڵام من بۆ یەکتری نابین دوو تۆ ژنت یا ناوە ئەمن ناوە لە ئاوازیانە من منم قسول ساڵە هەتا ئێستاکە ئەمە کەسم بەدڵ نییە ناوە لە پێم گوتی عێراق و کوردستان هەموو گەلام کەس بەدڵ نییە ماسەلا وچ ئەتوب دیت ئەتوب کەتە بەردن ئەمە تو خۆست دەوێ حەستت بوومە بۆیە ئەڵێن بۆ یەک نابین مێردم هەبوو ساڵێ پێش ئێستا بە دەعمی سیارە ئەمری خوای کردووە بۆیە من و تۆ بۆ یەک نابین تۆ تا ئێستا ژنت نەهێناوە نێدل هەبووە بەڵێ
تقيدي وزت تقيدي قابلة خوتي قابلتيا أتو قابلة تشلي كوبيك أنت زانم هلا تاول هديالا باسي اسكنار السببانين هم دكي أم الدلم أتو قلتيا با ميدتها بقيدناك قوة بك ميدي قديمة بس أم الدلم أتو قلتيا أم عاشق أقدر أتوي أتواني بي داخوازم بي بشوي شرعي بس يوي سرعي طبعا بس يوي سرعي ديم الله يبشمان بوي توا نا آواز أنا بس ما نبي موا أم من دلي تو قلتيا أم لا تو زيادة كس الناقوازم أنا ولا ناس كان أنا كسبدي أم أنت تسبق قادر قد يدي باب متلم لو تو سيرو جابي تبين بتداخوازي تو استمالة ودا وليد لا صدقة بالك صدقة تعرف نابي أم جارة بخوا نابي اوه سود الطوال والله سود النخوة بها بالم ددا استمام الله وناس تم دل بو دلي